حیزبە دەسەڵاتدارەکان لە باشووری کوردستان لەوەتەی دەسەڵاتیان لەدەستا نەیانتوانیوە گەشە بە ژێرخانی ئابووری بدەن و بگرە کارێکیان بەسەر دۆخی دارایی قوتی خەڵکدا هێناوە ڕێشی سپیش دەکەنە تکاکار تا فریای ڕاستکردنەوەی باری خواریان بکەوێت. ئەندامێکی سەرکردایەتی کۆمەڵ دەڵێت تێکچوونی ئەم ڕێکەوتنەی کە لە نێوان هەرێم و بەغدا هەیە دوو حیزبی دەسەڵات لێی بەرپرسن چۆن دۆخەکەیان تێکداوە پێویستە ئێستا هەر خۆشیان چارەسەری بکەن و ڕێگە چارەی بۆ بدۆزنەوە. ئەو تەوافقە نیشتمانی کە لە دوای ڕوخانی ڕژێم حیزب لایەنە سیاسیەکانی عێراق بە تەواوی پێکاتەکانەوە لەسەر ڕێکەوتون دەیخاتە ژێر پرسیارەوە ئەگەری تێکچوون و تێکدانی هەیە دیارە بەرپرسیارەتی یەکەمیش تەنها لەسەر حیزب لایەنە سیاسیەکان نییە بەڵکو پارتی دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی پارتی بە دەرەجە یەکەم و پاشانی ژێکێتی بەرپرسیارن لەو تێکچوونە تەوافقە نیشتمانی کە ئێستا هاتۆتە ئارەوە لەبەرەوەی تا ئەندازەیەکی زۆر فرۆشیان لە سامانە سروشتیەکان داهاتیان لە خاڵە سنووریەکان داهاتی ناوخۆ جگە لە خۆیان کەسی کە لێ ئاگادار نییە بەداخەوە زۆر جارێک کاتێک کە کێشەی گرروگرف دروست دەبێت پەنا دەبەنە بۆ تەواوی لایەنە سیاسیەکان بۆەوەی لەو تەنگژە دەربازیان کەن بەڵام لە کاتێکا کە پێویست بەوە دەکا ڕاوێژیان پێ لەگەڵا بکەن کە دەبێت هەرێمی کوردستان چۆن ببرێ بەڕێوە چۆن سامانە سروشتیەکان بە شێوەیەکی وا تعاملی لەگەڵا بکرێت کە لە بەرژەوەندی هاوڵاتیان بێ ئەو خوێندنەوەی بۆ لایەنە سیاسیەکان ناکەن تەناخۆیان بۆ خاوەن و بەرپرسیاری یەکەم دەزانن لە ئیدارەدانی هەرێمی کوردستان دیارە لەم کاتەشا بەرپرسیارەتی دەکەوێتە شەشانی خۆیان دەبێت ئەو بارودۆخە چۆنیان تێکداوە چۆن سەبەبن لە تێکچوونی بەرپرسیارەتی یەکەم دەکەوێتە سەرشانی ئەوان. ئەندامێکی سەرکردایەتی یەکگرتوو دەڵێت حیزبە دەسەڵاتدارەکان هەمیشە خۆیان بە خاوەن ماڵ زانیوە و حیزبەکانی تریشیان بە میوان لە کاتی شکستەکانیشیان داوای تەکبیر و ڕێگەچارەی هەمەلایەن دەکەن لە حیزبەکانی دیکە. ئەوەی کە لە چاوە دیارە لە بارودۆخی هەرێمی کوردستاندا بەڕاستی هەگبەی بەغدا لەوە زیاتری تێدا نییە بۆ هەرێمی کوردستان بەڵام ئەوەی کە بەرپرسیاری سەرەکیە لەم بارودۆخە حکمڕانانی هەرێمی کوردستانن چونکە لە ڕابردوودا ئیدارەیەکی جوانی ئەم پەیوەندیانی بینی هەرێم و بەغدایان نەکرد و لە ئابووری سربەخۆدا سەرکەوتوو نەبوون و لە چاکسازی ڕشەییدا سەرکەوتوو نەبوون و لە شەفافکردنی داهاتدا سەرکەوتوو نەبوون ئێستەیش ئەگەر ڕاستگۆیانە چاکسازیەکی ڕشەیی لە هەرێمی کوردستان بکرێت بە قەناعەتی من وەکو خۆم ئەڵێم هیچ پێویستێکمان بە پارەی بەغدا نییە. بەهۆی شکستێنانی ئابووری سربەخۆ و خراپیدارەدانی وڵات ئێستا تەنانەت بەغدا ئامادە نییە لەسەر پرسی نەوت و موچەی هەرێم لەگەڵ حیزبە دەسەڵاتدارەکانی هەرێم کۆبێتەوە. بەشێک لە حیزبەکانی دەرەوەی پارتی وێچێتی دەڵێن هەر کاتێک ئەم دوو حیزبە ڕوبەڕووی شکست دەبنەوە پرسی هەڵوێستی نیشتیمانی و یەکڕیزی دێنەوە بەرباس و دوای تێپەڕاندنی دۆخەکەش هەموو ئەو هێز و کەسانە دەخەنەوە بازنەی دوژمنی ناوخۆ گێرە شێوێن کە ڕەخنە لە بەڕێوەبردننی خراپ و فەوزای حکومڕانیەکەیان دەگرن. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.